سلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێ خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان خۆشحاڵ و شادومانین جارێکی دیکەش لە بەرنامەی لە مزگەوتەوە بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئەمجارە لە شاری سلێمانین لە مزگەوتی خانەقا. لەو مزگەوتەیە ئەوەی کە زۆر مای خۆشحاڵی ئێمە بوو کە بینیمان لەپاڵ ئەوەی کەوە خواردن ئامادە دەکەن بۆ بەربانکردنەوە وەکو با بڵێن ئاودانراوە قەسبدانراوە لەپاڵ ئەوەشدا ڕۆژانە خواردن دەدەن بە ڕۆژۆوانان خواردنیان هەیە. جا من دەسمە لای هەم ئەوانی کە خواردن ئامادە دەکەن با بزانم ئەوانی کە سەرپەرشتی دەکەن ڕۆژانە چەندێک خواردن ئامادە دەکەن و چەندێک خەڵک دێ بۆ مزگەوتە و لە ڕۆژانی ڕەمەزانیشا چی دەدەن بۆ ڕۆژۆوانان و هەروەها گفتوگۆش لەگەڵ ڕۆژۆوانان دەکەم بە بزانم ئەی ئەوان لەگەڵ ڕەمەزانە چۆن و لەگەڵ تاعات و عیبادەتە چۆنن. ئەمانە و کۆمەڵی پرسیاری دیکە من لە بەشێک لە مسلمانانی دەکەم بەیەکەوە بینەر و سەرمان لەگەڵمان نابێت. بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگەین و بخێر هاتی میوانی مەملەکەتی دوور بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگەین و بخێر هاتی میوانی مەملەکەتی حاجی السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. يا أخوان رشيد أخوان أخوان خير. والله على أخوان زي راشد شكر الحمد لله الحمد لله أخوان زيادة رمضان يسال ببراورد قديم سونا. والله صاران قالوا وخلق عليه قلت له سيش هذا خوش الأخوان زيادة. يعني بابزانم يعني بقرمها شرب الروجي. والله حرب الروجي الثاني ورئيس كله حرب الروجي. ثاني وروجي. والله. أي دواتر يعني وكو شو إسراحات كرديا. ساعات كده يتدعي وحل الرسوم هاي هذا تشتري هاي هذا الرسوم هذه طاقتي تراويح واشتوات هي عند أخوة بس الحمد لله يعني تراويح كان يجاكي أنا والله حين يجا كانت كيس فرزة لمزقوتها الحمد لله أخوة والله الأخوة زياد بيه أي روجانا لمزقوتها خريشي تي والله عيتر هذه يوم ويدانا يتد يشكم ديران وبخوم أي بابزانم لقى القرآن خوينا تشوني شون كمان جي رمضان ما نجي قرآن والله عيتر أخوة بس بيها عشان يمكن صلوات ديالي من هنا صلوات ديالي والله زور باشا هذا إن شاء الله لكن روجانا زور صلوات ديالي زور صلوات ديالي رمضان يا أسران ختمة كينو الأخوة بزياد بيه أنا والله تندرت خوشة قيشتي ورمضان والله فيهم فوش الأخوة بس الحمد لله زور أنا والله وأنا في فوش النبيت الأخوة بزياد بيه رمضان ئێستا لەگەڵ پێشوو فەرقەکی هەیە هاي ساعتين فين كدنيا بێزگە لە فێنکای لە ڕووی چێژەوە پێشتر چۆن ئێوە فتارتان نەکردەوە قەدیم والله تأمان كدول أخوة بس يا ولي أنا والله يكي قروجو قري هذي قري لازم ناك أنا والله أنا والله سلامتان أي لەگەڵ دوعاە چۆنی والله أخوة بس يا باش الحمد لله السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته برايولي خوای گەورە سلامتان کە بابزانم لەگەڵ نوێژ و ڕۆژ و تاعات و ڕەمەزانە چۆنی والله سپاس بخوای پەروەردگار زۆر باشین لەخوا بەزیاد بێ ڕەمەزانێکی چۆنە ڕەمەزانەکە لە خوای گەورە بەزیاد بێ هەست ناگەی بە ڕۆژیت تێنیت نابێ نەسپاس بخوای گەورە من فێنک و خۆش هەست ناگەی بە ڕۆژیت ئەی ئیش و کار و کەساوت چۆنە لە خوای گەورە بەزیاد بێ من نەم کاتیە ناتوان مشکم چون خۆم پرۆژەی خێرخوازیمەیە ئەبێ بە شارەکانە بگەرم بەسەر فەقیر و ژارە هەروش تەوزیاکەین ڕۆژانە لە خوای گەورە بەزیاد بێ خاڵێتان سلامەت بێ برای گەورەی خەڵکی هێژار زۆرە وایە ئارە وەڵا زۆرە چەند دەوڵەمەندەکان هاوکارتان یارمەتی دەرتان وڵایی لەخوا بەزیاد بێ باش و سوپاس بخوای گەورە داوای ماڵ وایە تەلەفۆنمان بۆ کات ئەلێ نان ئێوار نییە بخۆی پارشە و نان نییە بخۆی کە دەرچن بالفعل وایە طبعا وایە 100% لەوەی کە ئێمە کەسێ بانگەوازی بۆ بکەین لە هاوسەکان پرسیارەکەین اینجا بۆ یەکەین ئەی خۆت لەگەڵ تەراویح چۆنی لەگەڵ نوێژەکانە وڵای سوپاس بۆ خوا لە خوای پەروەردگار بەزیاد بێ زۆر باشی باشی لە خوای گەورە بەزیاد بێ ئەوەی پێمان بکرێ بۆ خوای گەورەکەن لەگەڵ لە دوای ڕەمەزان بێ و پێش ڕەمەزان بێ خەڵک وەس لە نوێژکردن بێت شەد ڕەمەزان نییە ئەبێ هەم کاتی خوای خۆی پەرستێت لە ڕەمەزان و دوای ڕەمەزانیش بێ ڕاستە فەرمووی مانجی ڕەمەزان مانجی قورئانە لەگەڵ قورئان خوێندنان چۆنی وڵای مامۆس خوێنواریم نییە ئەی گوێیەگری وڵایی کەمگەم گوێگرم خۆی خوا ڕاستە و ڕاست پێ خۆشە بەڵێ حتمما شتە ڕاستی خۆشە ئار وەڵا لە با بڵێم کەم تەرخەمی خۆتایان کات و وڵایی مەغژوڵم چون ئەمە تەلەفۆن بۆ دێ جای ئەم تەلەفۆنە پێ لێ ڕۆژ بێ 50 تەلەفۆن بۆ بێ لەوێ 100 شم بۆ بێت لە ناو خۆگا بۆ تەکەن لە کات ناخواردن بۆ تەکەن بۆ لە بۆ شوێنی ئیسراحەت دەگەێت تەلەفۆنت بۆکەن خوای گەورە
كارتان بربركة لقد توش إن شاء الله صاير حتى خدمتنا برای گەورەی حزمنا في ذات الله خدمتنا خدمتنا پێ وەساڵ برای گەورەی مانگی نوری ظلمت هاوین دنگی محرابی عبادت با سنا و آرامی دو درونی بقرارتی بخیراتی بەڵێ خۆشەویستان لای ماوەتا ئەمجد محەممەدی کە پێشنێژی لە مزگەوتی خانەقا دەکاتن و توابڵێن پێشنێژی ئەنجام دەدات پرسیاری لەبارەی و مزگەوتەوە لێ دەکەین مامۆستا سلام عەلەیکوم. السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان لەگەڵ سەرەتا بابزان لەگەڵ نوێژ و ڕۆژ و تاعەتە ئێوە چۆنن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين سيدنا وقائدنا حبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. سەرەتا بەبوونەی مانگی پیرۆزی ڕەمەزانە و جوانترین پیرۆزبایی لە تەواوی مسلمانان و مسلمانانی کوردستانی خۆمان ئەکەین داواکارین لە خوای میهرەبان ئەمانی کردبێتە کاروانی لێخۆشبوونی هەموو لایەکمان ئامین. الحەمدولیلا مانگی پیرۆزی ڕەمەزان هەر وەکو ئەوەی کە قوتابخانەیەکی گەورەی خودداییە تێیدا فێری چەنە هاوانە دەبین لە یانزە مانگی ڕابردووە ئەگەر ئینسان کەم تەرخەمیەکی هەبوو بێ لە پەرستش و عیبادەتەکان بەڵام مانگی ڕەمەزان کۆکەرەوەی هەموو دەرگا خێرەکانە لەسەر ئینسان تەمەڵیەکان ناهێڵێ گەڕوتینێکی ئیمانی و زەیەکی پتە و ڕۆحی ئەکاتە ناو ئینسان جارێکی ترسەر لە نوێ بۆ ئەوەی ئامادەی جەماعەتەکان ببێ بۆ ئەوەی لە ڕیزی هۆگرانی قورئانە دوانەکەوێ. الحەمدولیلا خانەقای مەولانا خالید هەر لە سەرەتای دروستبوونیەوە الحەمدولیلا هەتاوەکو ئێستا پێگەیەک و ڕۆڵێکی گەورەی هەبووە هەر لە سەردەمی حەزەتی مەولاناوە کە جانبێکی گەورە دەرس و عیلم و زانیاری لێرەدا بوونی هەبووە و پاشان لایەنێکی تری کە تەسکیە و ڕۆح و تەسەوف بووە. الحەمدولیلا ئەو لایەنەشیان تا لا یەزال و ئێستا هەر بەردەوامە. خانەقای مەولانە سوپاس بۆ خوا ئەگەر ئینسان خەڵکی شاری سلێمانیش نەبێ یەک جار سەردانی ئەم شارەکە دڵگیری و فراوانی و جوانی و لە هەموو ڕێوێکی ئەم مزگەوتە گەورەوە وای لێ ئەکا ئەگەر بۆ یەک نوێژیش بێ بۆ دوورکەعەتی سونەت بێ سەردانێکی ئەم مزگەوتە گەورە بکە. سوپاس بۆخوا ئێمە پێنج فەرزە الحەمدولیلا لەم خانەقایەدا لە مزگەوتە گەورەی شاری سلێمانیدا کە دووە مزگەوتی ئەم شارە بووە الحەمدولیلا نوێژخوێنێکی زۆرمان هەیە لە ڕووی هاتنیان بۆ جومعە بۆ نوێژە فەرزەکان. سوپاس بۆخوا. لایەنێکی دیکەی مامۆستا ببوورە ئەی من دیتم خەڵکێکی زۆر لەو مزگەوتەیە عەسران دەرس و شتیواتان هەیە وتاری حەسران بەڵێ سوپاس بۆخوا لایەنێکی دیکەی ئێرە ئەوەیەکەوە لە دوای نوێژی عەسر دەرس و وانەیەکمان هەیە کۆمەڵێک ئامۆژگاری بۆ مسلمانان لەژێر ڕۆشنایی فەرموودەکانی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بیرخستنەوەی هەم خۆمان و هەم خەڵکەکەشە. سوپاس بۆخوا گوێگرێکی زۆر دائەنیشن بۆ دەرسەکانی دوای نوێژی عەسرمان. چەندێک پیان خۆش الحەمدولیلا خەڵکانێکی زۆر لە دوکانارەکان لەو کەسانێکەوە بۆ نوێژێکی تەنها جەماعەت بێ یاخود ڕێبوار بن ئامادەی ناو دەرسوانەکە ئەبن و بە خۆشحاڵیەوە. سوپاس بۆخوا. زۆر باشە مامۆستا. ئەی بابزانم ئەو مزگەوتە کە مێژوویەکی کۆنی هەیە لە ڕابردوو لە ئێستادا ئەوزرەی هەبووە فەقەی هەبووە؟ بەڵێ سوپاس بۆخوا لە سەردەمانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە زانایانی گەورەی ئێمە دەرچووی ئەم مەقامە پیرۆزە بوون هەر لە سەردەمی حەزەتی مەولاناوە تاوەکو دواتر زانای گەورە شێخ عەبدوڵڵای خەرپانی و دواتریش بۆ حەزەتی مامۆستا مەلا شێخ عومەری ئیبن قەرەداغی کە ڕەئیس العولەمای هەموو کوردستانە و دواتریش بۆ مامۆستا گەورەکانی وەکو مامۆستا مەلا عەبدوڵڵای چلوستانی مامۆستا مەلا محەممەدی ڕەئیس مامۆستای گەڵاڵە و دواتریش تا زانەکانی تر لێرە الحەمدولیلا ڕۆڵێکی گەورەیان هەبووە لێرە خزمەتیان کردووە ئەم ژوورانی ئەم لە هەمووی حجرە بوون و ژووری مامۆستاکان بوون بەڵام لە ئێستادا لەبەر نەبوونی فەقێ مەدرسەیەکی لەبەرکردنی قورئانی پیرۆزی تایە مەدرسەیەکی تەحفیز و چەندەها خوێندکار و فێرخوازمان هەیە لە هاوین و لە غەیری هاوینیشە کە یەن لێرە لە خزمەتی مامۆستا مەلا عومەر کە ئەوتاربێژی ئێرێ الحەمدولیلا ئەو حافزی کولی قورئانە لەسەر ڕیواەتی حەفسی کوڕی عاصم. سوپاس بۆخوا بڕوانامە وەرئەگرن
و چەنەها کەسی تریشەیە کە هۆگری لەبەرکردنی قورئانی پیرۆزن لێرە لە خزمەتیدا ڕۆژانە دەور ئەکەنەوە وە کۆمەڵێک کەسانی تریشان لە غێری ئەوان هەر حەز ئەکەن بۆ ڕەوانکردنی قورئانی پیرۆز و جوان خوێندنەوەی هەر سوودمەند ئەبن لەم مەدرسە پیرۆزی ئێرەدا. زۆر باش ماڵتە دەستت خۆش بی کۆتا پرسیارم هەر بە کورتی دەبینم خەڵکێکی زۆر لە مزگەوتەیە نانی پێدەدرێ وە خواردنی بۆ ئامادە دەکرێت پاداشتی ئەوانەی کە بەشدارن چییە؟ چ خێرێکیان نەگاتێ؟ ئەخیر وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و معلومی هەموو لایەکمانە لە حەجەت الوداعدا کە کۆمەڵێک ئامۆژگاری بۆ ئینسانیەت و بە تایبەتی مسلمانان جێهێشتەوە بوو فەرمی بە تطعیم الطعام ئێوە خواردن دەم بە خەڵکی و سەلام لە خەڵکی بکەن ئەو کەسانی ئەیناسن و نایناسن. الحەمدولیلا پێگەی حەزەتی مەولانا خالید ڕۆڵە ئەساسیەکە بۆ ئەو ئەگەڕێتەوە هەر لەگەڵ جانبی زانستە عیلمیەکە و تەسەووفیەکەدا ئەوەی لە بەرچاوگرتووە لەژێر ڕۆشنایی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم دیارە خوان بدرێت. سپاس بخوا بە درێژایی تاریخی ئەم خانەقا پیرۆزە لە 180 ساڵەیەوە هەتاوەکە ئێستا ئەم خوانەی تێدا بووە کە مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو ئێوارێک بۆ ژمارەیەکی زۆر لە نوێش خوێنان و ڕێبواران و کەسانێک کە ڕێکوێتە ئەم خانەقا پیرۆزە نان دەخوا و دەتوانن بیشی بن و ئەو کەسانەشی ماڵیان دوورە بە شێوەی سەفەری بۆیان ئامادە دەکرێت و دەڕۆن. پاداشتەکەشی ئەوەیەکەوە خوای تەبارەک و تەعالا جەزای ئەم کەسە ئەداتەوە لە ڕۆژی ئاخرەتە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە کە ئینسان ئەگەر چاکەیەکە جاری وایە یەک بەدە دەیبڕێ یەک بە سەتاک و یەک بە حەوسەد ئەمە لە لای خوای تەبارەک و تەعالا ون نابێت. خۆشەویستان لە مزگەوتی خانەقا جیا لەوەی کەوا بۆ بەربانکردنەوە خورما و ئاودا دەدرێت بە ڕۆژوانان لە پاڵ ئەوەدا شتێکی زۆر جوان هەیە کە خۆتان سەیریکەن ئەویش خواردن ئامادە دەکرێت بۆ ڕۆژوانان دەبینم لێرە هەم برنجە و هەم گۆشتی مریشکە و هەم شلەشی لەگەڵا. وەستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکم ئەسسەلام براکەم بەخێر بێنی یاخوا. بابزانم ڕۆژانە ئێوە چەند خواردن ئامادە دەکەن؟ برا جوانەکەم ئێمە سەفەریمان تقریبان 300 نەفەرە بێ ئەوەی بە مەنجەڵ دی. چەند نەفەر؟ 300 بەڵێ هەتا بێ زیادیشەکە. ڕۆژانە زیاترە؟ بەڵێ تا بێ زیادەکە ئێمە ڕۆژانە ئێمە برنجەکەمانە چێتە سەرەوە کیلۆ زیادەکەی. باش برنجی باش لێ ئازر دەکەنیان؟ برنجی درێژمانەیە جاروایە کوردیمانەیە لە هەفتەیەکە جاروایە دوو جار سێ جار گۆشتمانەیە مریشکی فرێش بەکارێنی. ئارە وەڵا. بابزانم لە کێوە ئێوە دەست بە ئامادەکردنی خواردن دەکەن؟ ئێمە لە 12 نیوەڕۆ بۆ ڕەمەزان دەست پێ دەکەین. ئەی بۆ خۆتان زەحمەت نییە لەگەڵ ڕۆژبوونە؟ بەڵێ وەڵات زەحمەتە بەسر ئینشاڵڵا خوای گەورە بە تاعەت بۆتان حسێب دەکاتن. قوربان ئەمەش هەر کارێکی باش و پیرۆزە. قوربان تەنها لە ڕەمەزانە ئێوە خواردن ئامادە دەکەن؟ نە پێش ڕەمەزان هەفتەی 4 ڕۆژەمان بوو. ئیسا ئینشاڵڵا دوای ڕەمەزان یەکەین هەفتەیەکین بە 6 ڕۆژ. بەس دووشەمەنیمانە لە دوای ڕەمەزان. ئەی ئێستا لە ڕەمەزانە؟ ئێستا لە ڕەمەزانە هەرسی ڕۆژەکە هەیە ئەگەر هەرسی بێ بسنەوە بێ هەر بسنۆکە هەیە. باشە چێ سەرپەرشی دەکا با بڵێم ئەو پارەی دابین دەکاتن؟ خێرخواست. خێرخواست. بەڵێ هەر کەسێک بیوێ ئەنی لە ڕێگە و بەرنامە و بیبینێ دەتوانێت بێ بەشداری بکە؟ بەڵێ بەڵێ. باشە مەسروفی ڕۆژەکی چەندە؟ چەندی تێدەچیتن؟ مەسرفی ڕۆژێ؟ بەڵێ. وەڵای جومعان زۆری تێدەچێ. جومعانە چێتە دەور 3 ملیۆن زیایش لەبەرەوەی بە برنجی کوردی و ئەوانەی. بەڵێ. ئارە وەڵا. زۆر باشە. ئەو خەڵکەی دێتە ئێرە خەڵکی زیاتر با بڵێن فەقیر و هەژارن؟ بەڵێ حەماڵ و هەژار و ئارە وەڵا ئەوانەیە ئەڵێ کرێچین و مستاقەکان. چەند ساڵە بەردەوام خواردن دەدەن بە خەڵک؟ لە 2021. لە 2021. بەڵێ. زۆر باشە. ئارە وەڵا. ئێستا بێزگەلەوەی کە گۆشتی مریشی دەبینم لە ڕەمەزانە گۆشتی حیوانی ئامادە دەکەن؟ بەڵێ. ئارە وەڵا حیوانی ناسکی جوانە کڕینەوەیکەی. زۆر باشە خەڵکتان ساغ بێ خوای گەورە بەرەکەتداری کە. قوربان ئەوەی کە لە تواناشیدا بێ بەشداری بکاتن و خوای گەورە بەرەکەتی زیاتری تێ بخات. قوربان بەڕێزی چاوە خێر بێنی یاخوا سەر چاوەکە خێر بێنی یاخوا سەر چاوە. بۆ خەڵوەتی یارانی شەو بەناڵەی مەستەوە هاتی ئەی مانگی سەوزی عەشقی پاک سەقی کەوسەری عاشقان بۆ خەڵوەتی یارانی شەو بەناڵەی
استوى هاتي بخير بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەوەی کە بینیتان و کە بیستان ئەمە لە مزگەوتی خانەقایە لە شاری سلێمانی بەڕاستی ئەوەی کە زۆر زۆر جوانە دەبینین ئاوا خەڵک بەڕیز هەمووی وەستاوە خواردنیان پێدەدرێ ڕۆژانە بە میلیۆنان دینار سرف دەکرێت بۆ ئەوەی ڕۆژوانان بەربانگ بکەنەوە و لێرەوە خەڵکی ئەگەر بیانوی لە مزگەوتیش بەربانگ نەکەنەوە دەتوانن لە سەفەریە خواردن ببنەوە بۆ ماڵەوە هەیانە دێ بەشی 5 نەفەر تا 7 نەفەر دەباتن و ئەوەی لێرەشکە من گەڕام بە ناویدا بۆ بزانم ئایا خواردنەکان باشنەوەی ئازر دەکرێت ئەوەی ئامادە دەکرێت دیتم خواردنی زۆر چاک ئامادە دەکرێت ینی با بڵێم لە برنجی زۆر باش لە فاسولێ زۆر باش لە مریشی زۆر باش و گفتوگۆم لەگەڵ خەڵکە کرد کە بەشێکیان نیانویست دەربکەون زۆر دڵیان پێخۆشە و ینی ئەم خواردنە بۆتە هۆکارێک بۆی ئەوان دڵخۆش بن بە تایبەتی لەم قەیرانەی ئێستادا کە بەسەر هەرێمی کوردستاندا سپێنراوە بەسەر هاوڵاتیاندا سپێنراوە ئەمە بۆ خەڵکی هەژار باشە ینی خەڵکەکە هەیە لێرە بۆ نمونە کرێکارە خاوەن تەکسیە یان خەڵکی هەژارە دێ بۆ خۆی لە مزگەوتا خواردن بۆ خۆی دەباتەوە یان بۆ ماڵ و منداڵی دەباتەوە جا هەر کەسێک بێ دەتوانین لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە کەم بەرنمەیە دەبینێ دەتوانێت بۆ خۆی بێبەشداری بکە و ئەم خێرە گەورە لە دەست خۆی نەدا تا پرۆگرامێکی دیکە لە مزگەوتێکی دیکە و لە شارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵتان ئاوەدان بێ و ڕۆژوو تا ئاتان قبول بێ خواتان لەگەڵ